يوي بشخشتي بينك هزار شقتي هذا يكشق من يدي هزار شقتي هذا يك توماتم بودروز كي رسواتك وخل بدسكارة وخل بدمارة وانا زاني او كسانا بك وهبا ساني بس انت ده شاكا يا كربزان تيجي او ريبورتي ده كان برزان خواه في السلام عليكم ما يمكن ولا رسواي جزر بجرهية لسلام بلال حمي ان شاء الله تعالى وين لكم رقعي مدته لايف من نهايته لايف يا ابو سدار كريم نهروشي او كان جواد هم وانيكا رسوا ما كردن وكو بالله وانا وابو محمد سني وجاهل وانا يا نوع بسردي يا مرقعي مديته وبلهم قسم بخوا سيبادي خوشي سقيبينك سيبادي خوشي سقيبينك طبعا برزا هاي وندرون كاري ام كرايم بوفاء بصفه السوكا مشتكى تعال الله ان شاء الله ام كسا كلبوتو بصفته بناسب وخلقك عوام يكون بس لدويان بناسب بارزان واتێکیش بۆ ڤیددیۆک دروست دەکاتر ئەتەقتەوە لە ناو خەڵکیاکەیتر من جا ئیتلاعاتم و من خەڵک بەگرتیم و هاات ئەودە سوشتی ئاوا لیۆکا و لە موساناسنیت وێ زانی کە خەڵکێکی زۆر بڕای پێەکە بەڵام بە بۆنەی ئەم قسەکردنە لەسەر من و لەسەر یاخی ئەو نێتر سوک بوو بە بۆنەی کە باسی ئافرەتی کرد ئیتر خۆی سوک کرد کوڕەکە ئێمەش هاوکاریەکەین مادام کەناڵێک لەوانەی لایدا کەناڵێکەمە بۆ سەر سوکە سەر ئاوت کەوتووەکان مادام ئەوش حەزەکە سوک بێ ئێمەش هاوکاریەکەین بۆی کە بە سوچی بیناسێنین بە خەڵکی هەر بە سوشی ئەی ناسێنین ئەم سوکە ئەو یاخیان بارزانانی ڕسوا کرد پێشە منە ڤیددیوانە بڵاوکەمەوانەیە یاخی لە بەریتانیا کە یاخی بوو لە جەماعەتی سەڵەکە ئەم بارزانی سوک و ڕسوا کرد و بە یاخی لە کۆڵیشی نابێتەوە بارزان پێشتش کە باسم کردو بۆ هەر بۆ یاد خستنەوەتان چیرۆکەکەی لایە چیرۆکەکە شتێکی لایە لە چیرۆکەکە یەت شتی تری پێوانێ شتی بۆ دروستەکە ئەیکا بە شتێکی تر جا ئەم بارزانە ئەوە یەکو پێم وتن چیرۆکی پێ وەکو چۆن مەسەرەن بوختانێکی دروست کرد بۆ یاخی وەڵا ئەمە خەریکی دڵداری و کابرای کوڕێکی گەنجە و ئێوێژن بێنە لەگەڵ ئافرەتەکە قساکە ئافرەتێکی بینیەوە ئافرەتێکیان بۆ هەڵاوە قسەی لەگەڵاکە ئێوە زەواجی لەگەڵاکە ڕێکەوتن ڕێنەکەوتن تاو ئەمە چیرۆکەکە تۆ خەریکی دڵداری تۆ ئەوە دڵداری چی نابێت ئێستا مژن بێم چۆن لەگەڵ ئێستا تۆ نزمانە سوکتۆ تۆ ژنێنەوە نابێت کەسەکە قسە بکەی باشدان لەگەڵ ئافرەتی خەڵکا قسە بێگومان لەگەڵ ئافرەتی خەڵکا قسە بکەی بەیە کچی خەڵکا قسە بکەی بزانین ڕێکە گەڕێ ناکەی یاخی لەگەڵ کچەکە قسەی بۆ بزانین ڕێکە گەڕێ ناکەی هیچ شتێکی ناشرعی ڕووی نەیەوە ئێوە خەریکی دڵدارین ئەی عەلی باپیر خەریکی ژنی سێمی چۆن هێنا عەلی باپیر هەرچەندە لە حیزبەکەی تۆ نیە بەڵامی تۆ خۆ پیاویشی ناودارە و ئیمامێکە و خەتیبێکەوە ها ژنی سێمی چۆن هێنا هەرکسەر ئاوانی بۆیان هەڵای ماڵەکەەوە یان دڵداری لەگەڵا کردبوو قسەی لەگەڵا کردبوو ڕێکەوتن و تربینی نۆشتانی نابێ ڕووبە یەک میسان چۆن ژنێنە کەرە سوک ئێوە یان بۆ ئەم بەزم و بازاڕەیە ئێوە بۆ گەنن بۆ گەن هەتاوها مەلەفتان هەڵ نەدەمەوە خەڵک ئێوە ناناسی وەڵڵا هەدەت کەمەیەک بوو دەلا ئابڕوت دەبن لەو تۆڕە کۆمەڵایەتیانە نابی هیچ کەسێک سقەت پێ بکات تەنانەت خێزانەکەی خۆش ئەڵێ واوریەکەم نابێ خێزانەکەی خۆشت سیقە پێ بکە بارزانانی دین چێشتێمی زۆر جوابت چێ بە دیارە ئەو ناپیاوە ژنەکەی خۆی سیقەی پێ ناکات چکە ئەگەر لە ڕووی بێ لە وەرچای ئەو هەموو خەڵکە ئاوە ئاشکرا دۆڕ بکات دیارە ئەو شارەزایی هەیە ئێمەش ئەو ئازارە بچێت بەڵام ئەو ناتوانێت شتیوا بکە بەسەدەوەیە ئەو خۆی ئەو ئازاری چەشتۆ کە ژنەکەی سیقەی پێ ناکە ئەزانێ ئەو ئێوێ ئێمەش تووشی ئازارە بکە ئافرین ژنەکەشن وەکو خۆم زیەکە الحەمدولillah ئەمە هەروەکو هاوکەشەی تری هاکەوتم کەسەکە خۆی قەحبەیە بە خەڵکی تر لە قەحبە بارزان خۆی ئەو ئازاری چەشتۆ کە خێزانەکەی سیقەی پێ ناکە چکە هەموو ژن و پیاوێکتریە ناسن ها ئەس پیشنەکەی ئەزانێ بارزان کەسێکی درۆست سیقەی پێ ناکە ئەڵێ واکەم کە ژنەکە و سیقە پێ ناکە بۆ چکە خۆی وایە ئەوەی کە ئەو ئێوێ ڕێک بە عەکسەوە بەسەر خۆی شکایەوە خەڵک خۆی سیقەی پێ ناکە ویستی وا بکە بەرامبەر یاخی وای لەکرد یاخی کە خەڵک ئێستا خۆی سیقەی پێ ناکە خۆی کەسێکی درۆزنە خۆی جێگەی متمانە لەناو خەڵکە ئەوەی ویست لەگە خەڵکا بگێ بەسەر خۆت هاتەوە بالبلاد فارمود كاكا جان بحيامنا شي لا لايف ناتو فرمو كاكا لا جدال اللي بردنا كم قد ما زاد يعني اقل روش مني وشرمي بكم لنا خلقي وافل فودتوان من كاك بلال كاكا حقلاتو قدن ما زاكا حزناك مستناقل شي بشكيمو بلام كاكا جان تو دتوان بلي بارزه دالي بردني كرديو طا